بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە وەرزێکی نوێی بەرنامەی جێپەنجە لە کەناڵی پەیام بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. جێپەنجە بەرنمەیە کە قسە لەسەر دیاردەمێژوویەکان دەکات، قسە لەسەر بابەتە ئاینی و سیاسی و فکری و کۆمەڵایەتی و فەرهەنگیەکان، هەر جارە و دیاردەیەک دێنێتە بەرباس و لێکۆڵینەوە لەژێر ڕووناکی ڕووداوەکانی مێژوودا. ئێمە هەوڵ دەدەین لە بەشی یەکەمی بەرنمەکەماندا قسە لەسەر باسێکی گرنگ بکەین، ئەویش باسی ڕۆژانی پێشمەرگایەتی و بە ئەدەبیاتی میلی خەباتی شاخە لە ڕابردوودا. یاداشت و بیرەوەری و گێڕانەوەی زۆر نووسراوە لەسەر ڕووداوەکانی سەردەمی قۆناغی شاق لە بزافی ڕزگاری خوازی کوردیدا، بەڵام ڕەنگە هەمویان وەکو یەک نەبن یاخود جیاواز بن لە زمانی گێڕانەوە و مفرەدە و ئەدەبیات و گواستنەوەی ڕووداوەکاندا. ئێمە لە بەشی یەکەمی بەرنمەکەماندا میوانێکمان هەیە بە زمانێکی جیاواز، بە ئەدەبیاتێکی جیاواز، بە گێڕانە و داڕشتنە و مفرەدەی جیاواز باز لە کۆمەڵێک ڕووداو دەکات، ڕووداوی دڵتەزێن، باز لە شۆڕش دەکا، باز لە بیر و باوەڕەکانی، باز لە کوشتن دەکا، باز لە عیشق و ئازادی و خۆشەویستی بۆ نیشتیمان دەکا. ئەویش میوانەکەمان برای بەڕێز کاک هەڤاڵ کوێستانیە. کاک هەڤاڵ خۆشحاڵ بووین لە حەڵقەی یەکەمی بەرنمەکەمان لە وەرزێکی نوێدا بەڕێزت ئامادە بوویت. زۆر سوپاس مامۆسارم بۆ بەڕێست و بۆ ستافی بەرنمەکە، هەروەها بۆ کەناڵە بەڕێزەکەشتان کەناڵی پەیام، هەروەها بۆ بینەرانی خۆشەویستیش دووبارە بە خێرات دەکەین. من ئەمەوێ دەواازەی بەرنمەکەم بەوە دەست پێ بکەم، گێڕانەوەی ڕووداوەکانی ڕابردوو یاخود باسکردن لە ماجەرای ئەو کێشە و گیر و گرفتانەی کە لە ناو شۆڕشدا هەبووە بۆنەوەی ئێستا چی بایەخێکی هەیە، بە تایبەتی تۆ کە لە ناو کتێبێکا بە ناوی ئەو ڕۆژانەی نیشتیمانی هەمووان بوو باس و بابەتێکی زۆرت هێناوەتە پێشەوە و ئومێدەوارم بتوانین باسی یاخود مناقەشەیەکی گەرم و گوڕ بکەین لەسەر هەم دیاردەکە، هەم ناوەڕۆک، هەم زمانی گێڕانەوەکانت لە ناو کتێبەکەدا. زانی من لە نووسینەکانمدا هەمیشە هەوڵە دەم نووسین بۆ نەوەی نوێ بنووسم یا بۆ گەنج بنووسم. ڕاستە باسی ڕابردوو دەکەم، بەڵام دەمەوێت نووسینەکانم ئاڕاستەی ئەو توێژە بکەم لە خوێنەران کە زیاتر گەنجن. کتێبەکەی من پەیوەندی بە هەموو توێژ و چینەکانی کۆمەڵەوە هەیە، بەڵام مەبەستی سەرەکی من گەیاندنی پەیامی منە یا ئەو پەیامانەیە کە لە ڕێی کتێبەکەەوە ئەمەوێ بیان گوازمەوە بۆ گەنجان، بۆ ئەو نەوەی کە ئاگایان زۆر لە ڕابردووی ئێمە یا لە ڕابردووی ئەوانە نییە کە ئێستا حکومڕانی ئێمە دەکەن. یەکێک لەو هۆکارانەش ئەوەیە کە حکومڕانانی ئێمە زۆر شانازی بە ڕابردووی خۆیانەوە دەکەن، زۆر ڕابردووی خۆیان بەنەوەی ئێستا دەفرۆشنەوە، ئەو زۆر پشت بەو شەریعەتە شۆڕژگێڕێ دەبەستن کە وەختی خۆی لە شاخیان بوو ئێستا حکومڕانی پێ دەکەن. بۆ ئەوەی من بەنەوەی نوێ بڵێم ئەو شەریعەتە شۆڕژگێڕێ ئەوان باسی دەکەن چی بووە و چۆن بووە تاوەکو بتوانن بەراوردێک لەگەڵ واقعی ئێستادا بکەن، هەروەها بۆ ئەوەش بزانن کە ئەوەی کە لە ڕابرد ئەوەی کە ئێستا ڕوودەدا درێژبوونەوەی ئەو سیاست و ئەو ڕەفتار و هەڵسوکەوتانەیە کە لە ڕابردوودا حکومڕانانی ئێستا پێڕەویان کردووە. ئەمە یەکێکە لە با بڵێن هۆکارەکان. اینجا هۆکارێکی تر یا گرنگێکی تر بۆ گەنجان ئەوەیە کە لە ڕێی ئەو جێڕانەوانە دەتوانن باشتر لە ڕابردوو تێبگەن، باشتر ئەو ڕابردووی کە ئێمە ئەزمونمان کردو ئەوان وەکو ئەزمون و وانە سوودی لێ ببینن، بۆ ئەوەی ئەو کەم و کۆڕیانەی کە لە سەردەمی ئێمەدا ڕوویداوە لە سەردەمی ئەواندا ڕێگە نەدەن ڕوو بداتەوە یا خۆیان پەیڕەوی نەکەن. ئەمەش بۆ خۆی خاڵێکی گرنگە. خاڵێکی تر ئەوەیە کە زۆر نهێنی هەن لە شۆڕشدا کە ڕوویانداوە یا زۆر بابەتی سیاسی فکری کۆمەڵایەتی هەن کە ڕوویانداوە نەگوازراوەتەوە بۆ ئەوان، چونکە پەنجەرەی ڕوانینی ئەوان بۆ شۆڕشتەنە ئەو پەنجەرانەیە کە میدیاکانی
دەسەڵات و حیزبەکانی دەسەڵات کە کارێکتەرە سەرچەکانی شۆڕژ بوون لە چیا ینی میدیاکانی ئەوان پەنجەرەی ڕوانینی گەنجانە بۆ ئەو ڕابردووە لە میدیای ئەوانیشەوە تۆ تەنها دیوە زۆر جوانەکانی شۆڕژ دەبینی دیوە تاریکەکانی نابینی یا دیوی ئەو دیوی ڕووداوەکان نابینی کە ئەوان باسییان کردووە بۆیە گرنگە بۆ ئەوەی هاوسەنجێک لە بینی هەردوو دیوەکەدا هەبێ خەڵکێک بێن ئەو دیوانەی تریش باسکەن کە میدیای حکومڕان بە هیچ شێوەیەک توخنی ناکەوێ ئەمە بۆ خۆی ئەمانە ئەم گرنجانیان هەیە گرنگێکی تریشەوەیە لە ڕاستیدا بیرەوەری ئەو خەڵکانە دەینووسنەوە کە تەمەنێکی باشیان بەڕێکردو ئەزمونێکی باشیان هەیە بۆیە لە تەمەنێکدا ئەو بیرەوەریانە دەنووسرێنەوە کە نووسەری بیرەوەریەکان بێمنەتە لە زۆر شت ترسی لە زۆر شت نییە یا زۆر حقیقەت هەیە نایەوێت لەگەڵ خۆیدا بیباتە گۆڕەوە و نەیجێڕێتەوە بۆ ئەو نەوەی کە ئێستا تێیدا دەژیە ئەمەش خاڵێکی تر دەخاتە سەر گرنگی جێڕانەوەی بیرەوەری بۆ گەنج اینجا زۆر نهێنی هەن کە گەنج پێیان ئاشنا بێت کە لە سەردەمی ئێمەدا ڕوویداوە ئیتر نهێنەکە پەیوەندی بە کەلتورەوە یا بە ئایدۆلۆجیاوە هەیە بە ممارەسەی سیاسی یا بە مەسەلە کۆمەڵایەتیەکانەوە هەیە بۆ ئەوان جێگای سەرنجدان و بایەخە هەر بۆیش دەبینم چونکە هەوڵی من زیاتر بۆ ئەوە بۆ کە ئەم ئەزمونە بگوازمەوە بۆنەوەی ئێستا وای کردووە کە بەشی هەرە زۆری خوێنەرەکانی ئەو کتێبە گەنج بن گەنج بە کوڕ و کچەوە باش بەس ئەو زمانە باڵا ئەدەبیە چییە تۆ پێنووسیت تۆ باسی دیوە تاریکەکانەکەی باسی ڕووداوە نهێنیەکانەکەی باسی کوشتنەکەی باسی پرەنسیپەکانی شۆڕش و بیر و باوەڕەکەی بەڵام ئافرادنێکی جوان و خەیاڵ فراوانیەکی گەورە لە ناو تێکستەکان تا هەیە بۆیە ئەم کتێبە ئێستا گەر یعنی ئێمە زۆر ڕۆژ نەچینە ناوەڕۆکی لاپەڕەکانی و تێکستەکانی وەی شەکەل لە کتێبانەی کە لەلایەن خوێنرەوە زۆرترین پێشوازی لەکرێت ئەو زمانەی کە من پێم نووسیوە زمانێک نییە خۆم دروستم کردبێ هوەرەکەی بۆ توانای من بگەڕێتەوە زمانێکە کە ڕۆژانە قسەم پێکردووە زمانێکە کە لە مناڵیەوە لە باوکم و دایکم و لە دراوسێکان و دواتر لە ناو کۆمەلگاکە فێری بووم هەڵبەتە دەوڵەمەندبوونی زمانەکە بەشێکی پەیوەندی بە حەزی خۆم بووە بۆ زیاتر فێربوونی زمان بۆ فێربوونی زیاتری دەستەواژە و وشەی تازەی کوردی وشەی نەبیستراوی کوردی اینجا ئەو ژینگە کۆمەڵایەتیە سیاسیەش کە من تێیدا ژیاوم لە ناو کۆمەلگاکەی خۆم دواتر لە پێشمەرگایەتی و اینجا لە ژینگەی جیاجیا داوای کردووە زمانەکەم زیاتر دەوڵەمەند بێ لەوەی کە یەکێک هەر لە ناو یەک ژینگەی دیاریکراودا بژیە ئەمانە هەمویان هاوکاریان کردووە بۆی کە من بتوانم زمانێکی جیاوازترم لە زۆر نووسری ترە بێت کە ژینگەکان زۆر دیاریکراوە لەو ژینگەی من تیابووم اینجا هەر بە سروشتیش ئەمەش هەر بڵێن لە ئازایەتی من نییە ئەو ژینگە کۆمەڵایەتیە یا ئەو پانتاییە جوگرافی من تێیدا ژیاوم زمانەکەی زیاتر لە زمانی ڕەسەنی کوردیەوە نزیکە کەمتر شێواوە بڵێن بە زمانەکانی تر چکە ئێمە تا سەردەمێکی زۆریش نا لەشکری داگیرکەر گەشتوتە ئەو ناوچانە نا تەنانەت خوێندنیش لەو ناوچانە بڵاو بووە بۆیە ئەو زمانە ناوچەیەی کە لەوێ بەکارهاتووە ئەو خۆڕسکی خۆی ئەو ئەساڵەتی خۆی تا ئەندازەیەکی زۆر پاراستووە من زۆرتر لەسەر ئەو کە لە پورە دەوڵەمەندە ژیاوم بۆیە توانیمە بەو زمانە بنووسم اینجا لای من بەڕاستی زمان لە ڕەگەزە هەرێک گرنگەکانە سەرباری ئەوەی کە زمان ڕەگەزی هەرە گرنگی مانەوەی نەتەوە و بەردەوامی و گەشەکردنی نەتەوەشە زمان ئامرازی هەرێک گرنگی گواستنەوەی ئەفکار و هەست و نەستەکانی خۆتە بۆ خوێنەر ئەتوانی ڕووداوێک
بە زمانێک بیجێڕیتەوە سەرنجی خوێنەر ڕانە کێشێ یەکێشتر دەتوانێت بە زمانێک بیجێڕێتەوە خوێنەر کەمەند چێشکە یا بیسەر یا بینەر کەمەند چێشکە بووە بۆ هەمان ڕوودا و بۆیە گرنگی زمان زۆر گرنگە اینجا من زیاترش لەبەر خاتری ئەوەی کە ئەو زانیاریانەی کە من گواستومەتەوە یا ئەزمونانەی کە من گواستومەتەوە لەو کتێبەدا بۆ ئەوەی لای خوێنەری گەنج خۆشەویستی کەم هەوڵم داوە بە زمانێک و بە شێوازێکی ئەدەبی وای بینوسم کە خوێنەری گەنج تااقەتی لە خوێندنەوەی نەچێت تا تەواوی دەکات. هەروەکو شاعیر لەتیف هەڵمەت و قوبادی جەلیزادە لە پێشێکەکە ئاماژەی پێەکەن لەتیف هەڵمەت دەڵێ زیاتر ئەمە ڕۆمان ئامێزەوە قوبادی جەلیزادە هێندە ینی سەرسامی خۆی پیشانیاڵە نازانم سەر بە کام ژانری ئەدەبیە باس لەوە ئەکەن ینی تۆ سەرەتاوت زیاتر بە زمانێکی سادەی میلی و کوردەواریانی ناو خۆمان و ناوچی خۆمان نووسیومە بەڵام ئەوان جیاوازتر لەوەی خۆت تۆ لە کۆتاییدا ئێستاوتت ئەڵەی یعنی ئەمە وا ئاکا سەرنجی خوێنەر بە تایبەتی چینی یا بڵێن توێژی گەنجان ڕابکێشێ بەڵام زمانەکە زمانێکی باڵایە کاتێک ئەی خوێنیتەوە هەروەکو لەتیف هەڵمەت ئەڵێ وای وازای ڕۆمانوسێکی زۆر ینی گەورە ئەمەی نووسیوە. وەکوتم من لەبەرەوەی ئەو زەخیرە زمانەوانیم هەیە کە لە کۆمەلگاکەی خۆم لە ژینگە جیاوازەکان وەرم گرتووە هەروە سەرباری تەبان خوێندنەوەش ڕۆڵی گرنگی هەیە اینجا من جیا لەو ژینگە کۆمەڵایەتیانەی لە پانتایی جوگرافیای باشووری کوردستاندا ژیاوم لە کوردستانی لە خۆرهەڵاتی کوردستانیشە 2 ساڵێک ژیاوم تێکەڵاوێکی زۆرم لەگەڵ خەڵکی ناوچەی موکوریان و ئەوانش کردووە زمانی ئەوانیش سەرچاوەیەکی زۆر گرنگ بووە بۆ دەوڵەمەندبوونی ئەو زمانەی من اینجا مەسەلەکە تەنها بەتەنیا زمانەکە مفرەداتەکان نیە تۆ شێوازی نووسینەکەی تەکنیکی نووسینە هوەری نووسینەکەیە هەموو ئەوانە بەیەکەوە وایان کردووە زمانەکە جیاوازیەکی زیاتری هەبێ لە زمانی زۆر خەڵکی ترکە شتی نووسیوە یعنی من وابزانم خەریک بوو پرسیاری ئەوە بکەی بڵێن کە چۆن مامەستا قوبادی جەلیزادە دەڵێ من لە خوێندنەوەی ئەو کتێبە نەمزانی من ئایا ڕۆمانم خوێندوتەوە ئایا فیلمێکی سینەمایم خوێندوتەوە ئایا سەیری پێشنگایەکی ئایا درامام خوێندوتەوە ئایا شەڕی براکانم خوێندوتەوە بە یەکدادانی سیاسیم خوێندوتەوە تێنەگیشتم بۆیە هەوڵمدا جارێکی کەش بخوێنمەوە اینجا ئەمە من ینی ئەمە بەرنامەی من بۆ لە نووسینەکە بۆ ئەوەی وا بکەم هەر کەسێک بەقەت خۆی چێژ لە کتێبەکە بینێ لای من ڕگەزی چێژوەرگرتن لە نووسیندا و بە تایبەتیش لە نووسینی ئەدەبیدا زۆر گرنگە کە وا بکەیت چێژ بە خوێنەر بگەێنی چونکە کە خوێنەر چێژی لە نووسینەکەت نەبینی زۆر بەلای بابەتەکانی تریشدا ناڕوە من ئەگەر سەرنج بدەی کە لە بیدایەتی کتێبەکە لە سەرەتای کتێبەکە تا دەتوانم بڵێم نزیکی ناوەڕاستیش زۆر کەس پێی وایە ئەمە ڕۆمانە ینی من ڕۆمانێکم نووسیوە بەڵام لە ڕاستیدا من ویستمە وردە زەمینە سازی بکەم بۆی بتوانم ئەو زانیاریانی کە لای من گرنگن سەبارەت بە واقعی ئەو ڕۆژانەی کە لەو دیویچیا ڕوویداوە وای لێ بکەم بتوانێت زانیاریەکانیش بخوێنێتەوە بڵین من بە بەرنامە هەوڵم داوە کە ئەو شێوازی نووسینەی من یا ئەو بەرهەمەی من کە بەرهەمم هێناوە بکرێ لە هەر خانەیەکدا تۆ حسابی بۆ بکەی نا لە یەک خانەی دیاری کراودا برادر هاوڕێکی تری نووسەرم کاک سوارە نەجمەدین ئەوی شەر کە کتێبەکە چابوو شتێکی نووسی بوو لەسەری یەکەم ڕۆژی بڵین بڵاوکردنەوەی بوو دەڵێ ئەم کتێبە دەکرێت وەکو کتێبێکی مێژووی سەیریکەی دەکرێت وەکو کتێبێکی ئەدەبی سرف سەیریکەی دەکرێت وەکو کتێبێکی سیاسی سەیریکەی بۆیە دەکرێت کە تۆ لە ماڵەوە کتێبخانەتە بوو ئەم کتێبە لە 3 ڕەفەی جیادادانەی اینجا ئەمە بەستمەوەی لە خۆوە ئەم کارە ئەوە بەم شکڵە عەفەوی یا بە خۆرسکی نهاتۆتە پێشەوە بڵێن من بە بەرنامە ئەم کارم کردو بۆ ئەوەی کە هەموو توێژ و هەموو ڕەنگەکانی کۆمەڵگا چێژی خوێندنەوەی خۆیانی تێدا ببینن. بەڵێ تۆ ناونیشانی کتێبەکە ئەڵێ ئەو ڕۆژانەی نیشتیمانی هەمووان بوو بەڵام ئەوەی کە من خوێنمەوە لە ناوەڕۆکە لە شوێنێکا کە باسی کشانەوەیەک ئەەکەی لە
کاتی بەرەکانی شەڕایە لە ناوچە سنووریەکان باسی ئەوەکی کە مام جەلال تووڕە ئەبێت ئەڵێ تەنانەت گرژی پێوە دیار بوو ئەڵێ خۆ نیشتیمان هی من نییە نیشتیمانی هەمووانە ئەمەت لەوە وەرگرتووە یاخود ئەم نیشتیمانە ئەگە من بێم بە دیوێکی ترا پرسیار بکەم ئایا نیشتیمان یا ناوکۆیی نیشتیمان کەی هی هەمووانە و کەی درزی تێئەکەوێت و پارچە پارچە ئەبێت و نیشتیمانی هەمووان نامێت یاخود ئینتیما کۆتایی پێدێت بۆ نیشتیمان جارێ ناونیشانەکە زیاتر بڵێ ناونیشانێکی پرەگماتی چییە بۆ ئەوەی من بڵێم ئەمڕۆ نیشتیمانی هەمووان نییە ینی من مەبەستە سەرچەکەی من ئەوەیە بڵێم نیشتیمانی ئەمڕۆ کە دەبواە نیشتیمانی هەمومان بێ نیشتیمانی هەمومان نییە نیشتیمانی توێژێکی زۆر کەمە لە بەرپرسان و لە حکومڕانان و ئەوانەی لە دەوروبەریان سوودیان بینیوە لە حکومڕانی ئەوان مەبەستە سەرچەکەی من ئەوەیە بەڵام لە واقعدا نیشتیمان هەمیشە نیشتیمانی هەمووانە بەڵام بۆ هەمووان نییە بەداخەوە لە هەموو قۆناغەکانی مێژوودا ئەوانەی کە حکمیان بەدەستەوە یا ئەوانەی دەسەڵاتیان بەدەستەوەی تەنانەت لە دەیەکدا ئاغایەک کە دەسەڵاتی حکومڕانی بەدەستەوەی و زەوی و زارەکانی لە بەردەستدایە هەموو سوودەکانی سوودەکان و بەرهەمی زەویزارەکان بۆ خۆی دەبە بەشێکی کەم دەدا بە جووتیارەکان یا بە فەلاحەکانی ئەو دێە بەڵام لە ڕاستیدا دەیەکە دێی هەمووانە ڕەنج زیاتر ئەوان داویانە بەڵام دەسەڵاتدارەکان دائیمان ڕەنج و ماندووبوونەکە بۆ خۆیان دەبن ئەمە لەوە کەم ناکاتەوە کە مڵکێتەکە مڵکی هەمومانە نیشتیمانی هەمووانە بەڵام حکومڕانەکان وا دەکەن کە بۆ هەمووان نەبێ ئەوەش کە پێی دەڵێ ئەو جێڕانەوەش کە ئەوەی مام جەلال لەو شوێنەداوە دەڵێ زۆر ڕاستە من ناونیشانەکەم وەکو دەق لەو بەکارهێنانە وەرگرتووە کە مام جەلال بەکاری هێناوە ئەویش ئەو کاتە بوو کە پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پشتیوانی لە پێشمەرگەکانی حیزبی دیموکراتی کوردستان دژی هێرشەکانی سوپای ئێرانی و پازاری ئێران چوبوونە دیوی ڕۆژهەڵاتی کوردستان مام جەلال بۆ خۆشی بنکەکەی لێوە بوو بارگاکەی لە دەیەک لەو دەیانەی ئەوێدانە بوو کە نزیک بوو لە سنوورەوە بە دیوی ئێراندا ئەو ڕۆژە من لەوێ بووم شەوەکەشی هەر لای ئەو مابوومەوە لەگەڵ کۆمەڵێک خەڵکی تردا ئیتر بەیانی زۆر زوو من هەڵسام هاتمە دەرەوە بەفرێکی هەر بە سوش زوو هەڵەسم لە خەو بەفرێکی زۆر باری بوو لەو کاتەدا مام جەلالیش هاتە دەرەوە زۆر دڵی خۆش بوو بەوەی کە بەفرەکە باریوە چووکە پێی وابوو بارینی بەفر ڕێگە دەگرێت لە بەرەو پێشەوە هاتنی هێزی ئێرانی یا سوپای پاسدار و ئەرتەشی ئێرانی بۆیە ئەمە بۆ ئەو مای دڵخۆشی بوو بەڵام ئەو کاتێک کە ژمارەیەک پێشمەرگەی بینی لە بەرزاییەکی ئەو بەرمانەوە دادەبەزینە خوارەوە بەرەو خوارەوە دەکشان کاتێک گەیشتە بەردەمی بارگاکەی مام جەلال پێوتن وتی ئەو بۆچی هاتوونەتە خوارەوە وتیان وەڵا مامە بەفرێکی زۆر باری بوو هەموو ڕەبیەکەمان پڕ بووە لە بەفر و بە کەڵکی ئەوە نەهات نەمانتوانی بمێنینەوەی تر ناچار هاتینە خوارەوە وتی ئەی دۆشکەکەتان بۆ نێناوتی وڵا دۆشکەکەمان بەجێهێشت بۆمان نەهات لە بەفردا نقوم بوو ئیتر زۆر تووڕە بوو زۆر هێرشی توندی بە وشەکردا سەریان وتی هەر کەسێ نەگەڕ هەر ئێستا بگەڕێنەوە کەسێ نەگەڕێتەوە من بە خائینی ئاعتیبار دەکەم ئەم نیشتیمانی هەمووانە بۆ دەزانن بە تەنێ هی منە ئیتر ینی دەقەکە لەوە وەرگیراوە لەوەی کە ئەم نیشتیمانی هەمووانە بەڵام بەداخەوە نیشتیمان هەمیشە لەلایەن توێژێکی کەمەوە بەڵێ من ویستمیانی ئەوەش بپرسم شەیدابوون یا عاشقبوون بۆ نیشتیمان بەچی دروسە بێ لە کاتێکا کە بەشێکی لەوانێ ئەو عیشقە غەریزەیە لە ئینسانە بۆ خۆی هەیار خۆ تۆ خۆش دوێنایەکەی ئەڵێ عشق بۆ بە تایبەتی لە باسی شۆڕشا کاڵێ عشق بۆ شۆڕش وەکو عشق بۆ دین وایە نابێ بیری لێ بکەیتەوە پێشتری ڕابزانام گفتوگو یەکمان کرد باسی یەقینت کرد لە دینە بڵێ عشق بۆ خۆی ئەگەر دەربڕینی هەستی ناخی مرۆڤ بێ هەستێکی عاتیفی ڕوحی ویژدانی بەرامبەر بە کەسێک یا بە شتێک ئەمە دیوە جوانەکەی عشقە ئەم دیوە زۆر جوانەی عشقە کە دەربڕینی هەستی
پڕ لە خۆشەویستی و ڕۆحی و وجدانی و معنەوی کەسێکە بەرامبەر بە کەسێک یا بە شتێکی تر. ئێمە دەتوانم بڵێم ئێمە ئەو عشقەمان هەبوو کاتێک لە سەردەمی خەباتی ژێرزەمینیدا بووین، کاتێ ڕۆژانە بەریەکەوتنمان دەبوو لەگەڵ پیاوانی بەعس و لەگەڵ زۆڵ مستەمی دام و دەستگا سەرکوتکەرەکانی ڕژێم. یعنی عشقەکە وای لێ کردبووین، تەنانەت عشق بۆ نیشتیمان مەبەستمە وای لێ کردبووین هەموو ئەو خەڵکانەی تر تاکوتەرا کە هەستمان پێ دەکرد سەر بە لایەنی ترن، سەر بە حیزبی ترن کە ناکۆکن لەگەڵ ئەو ئایدۆلۆجیا و ئەو ڕێکخراوەی کە ئێمە منتەمی بۆی هەستمان بە خۆشەویستی دەکرد بەرامبەریان، هەستمان بە ڕق و تووڕەیی نەدەکرد. هێشتا لەو حاڵەتی عشقەدا بووین بەرامبەر با بڵێن بەو ئایدۆلۆجیایە بەو ڕێکخراوی هەڵمان گرت بوو. ئەمە بەڵام عشقی نیشتیمان بوو کە لە ئێمەدا ئەو توانایی دروست کرد بوو. عشقی نیشتیمانیش لە ڕاستیدا لە ئینتیمای ئینسانەوە، لە ئینتیمای مرۆڤەوە دێ بۆ نیشتیمانەکەی. ئینتیماش بەڕێی من شتێکی بۆ ماوەییە یا ویراسیە لە باوکو دایکەوە دەگوازرێتەوە بۆ منداڵەکان، لە ناو خێزانەوە گەورە دەبێ ئەو ئینتیمایە، لە قوتابخانە لە ناو کۆمەلگا وردە لەگەڵ گەورەبوونی مرۆڤەکەدا ئەو ئینتیمایەش گەورە دەبێ. بەڵام هەر ئەو ئینتیمایە وا لێ دەکات کە تۆ نیشتیمانەکەت زۆر خۆش بوێ، ئامادەبی ئەو ئامادەیە لای هەموو کەس وەکو یەکنی ئاستی جیاوازی هەیە، ئامادەبی تەنانەت قوربانیش بە خۆت بدەی لە پێناوی ئەو عشقەی تۆ بۆ نیشتیمان هەتا. مەسەلەن من کە نیشتیمانەکەم خۆش دەوێ و ئینتیمان بۆی هەیە، پڕ بەدڵ ناڕەحەت دەبم کە یەکێک لەسەر جادا پاکەتی جستگەرە فڕێدا یا بیپسیەک دەخواتەوە فڕێدا یا بوتڵێک ئاو فڕێدا یا زبڵ و خاشاک فڕێدا. ئەمە زۆر کەسێک کە ئینتیمای بۆ نیشتیمانەکەی هەبێ و نیشتیمانی خۆش بوێ ناڕەحەت دەکات. خۆشەویستی نیشتیمان و ئینتیمان لەو شتە پچکۆلانە دەردەکەوێت تا ئەو شوێنەی کە تۆ ئامادەی قوربانی بە خۆت بدەیت. بەڵێکەواتە ئێمە ئەکرێ بڵێن شۆڕش کەرەستەی ئەو قوربانیدانەیە کە بۆ نیشتیمان پێشکەشەکرێ، یاخود ئەکرێ بڵێن کورد گەیشت بە و معشوقەی خۆی کە لە ڕێی شۆڕشەوەیە کە هەمیشە عاشق ئێوێ بگا بە معشوقەکەی، بەڵام ناوبڕێ وەرەگرم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە. زۆر باش. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ناوبڕێکی کورد وەردەگرم و دەگەڕێمەوە لاتە. دووبارە سڵاو. کاگەواڵبەر لە ناوبڕەکە پرسیاری ئەوەم کرد کە ئایا کەرەستەی یاخود ئامرازی گەیشتن بە عشق کە بۆ نیشتیمانە ئەکرێ بڵێن شۆڕش بە تایبەتی لە نیوەی دووەمی سەدەی بیستەمدا بە شێوەیەکی گشتی و پێشتریش کورد شۆڕشەکانی هەبووە، بەڵام ئێمە سەردەمی زیاتر هاوچەرەختر باسەکەین. ئەتوانین بڵێن ئامرازی گەیشتن بە و معشوقەکە بۆ نیشتیمان و یا معشوقەکە شۆڕش بوو؟ معشوقە هەڵبەتە شۆڕش نەبووە، شۆڕش ئامراز، شۆڕش ئامرازە، حیزب ئامرازە بۆ گەیشتن بە ئامانجێک. اینجا ئەو عشقەی ئێمە بۆ نیشتیمان هەمان بووە، پێمان وە بۆ لە ڕێگەی بەشداریکردن لە ڕێکخراوێکی سیاسی، لە بزوتنەوەیکی چەکداری، لە شۆڕشێکدا دەمانگەێنێتەوە ئامانجە. ئێمە کە دەڵێم دەمانگەێنێ مەبەستم نییە من وەکو فەرد بگەێنێتەوە ئامانجە، مەبەستم وەیە کۆمەڵگاکەمان میلەتەکەمان بگەێنێتە ئەو ئامانجە. اینجا ئەو عشقا کە لای خەڵکی وەکو ئێمە هەبووە مەرج نییە هەمان عشق لای ئەوانە هەبوو بێ کە ڕابەرایەتی جوڵانەوەکەیان کردووە. خۆ ئەو عشقی کە لای ئێمە هەبووە کە ئامادەبوون بۆ بە قوربانیدان لە پێناوی نیشتیماندا، لە پێناوی داخوازیەکانی خەڵکدا قوربانیدان بە هەموو شتێک بە ژیانی خۆشمان پێم وانە لای سەرکردەکان هەبوو بێ، لای ڕەنگە هەندێکیان هەبوو بێ، بەڵام لای ئەوانەی بڕیار بەدەست و خاوەنی دەسەڵاتی ڕەهابوون لای ئەوان بڕوادەکەم نەبوو بێ. ئەگەر هەبوو بە ئەو عشقا لە دوای سەرکەوتن تەرجەمە دەبوو بۆ خزمەتگوزاری، بۆ بیناکردنی موئەسەسات و دام و دەستگا، بۆ خۆشکردنی ژیانی خەڵک، بۆ فەرهەمکردنی ئازادی. یعنی بەداخەوە ئەم عشقەکە هەز دەکەم لە لای ئەوان غائب بووە، بۆیە تەرجەمە نەکرا لە دوای سەرکەوتن بۆ عشق ڕاستەقینەکە کە گەیشتنە بە ئامانجی ڕزگاری و ئازادی کە لە سایدا خەڵک ئینتیمای بۆ نیشتیمان بەهێزتر بێ، لە سایدا ئینسان خزمەت گوزاریەکانی بۆ زیاتر بکرێ، دادی کۆمەڵایەتی زیاتر بێ، یەکسانی زیاتر بێ. اینجا
ئەو دام و دەستگایانەی بۆ بەڕێوەبردن و ئیدارەدانی خەڵک و بۆ خزمەتکردنی خەڵک کە هەن بەهێزتر بکرێن و پەریان پێ بدرێ بەداخەوە ئەمانە نەکراونیانی وا کەوتوتەوە کە زۆر جار خەڵک سەرباری هەموو ئەو زۆڵ مستەمەی کە ڕژێمەکانی پێشوو لە کوردیان کردووە زۆر جار ئەمانەی ئێستا بەوان بەراوردکە لەوانەیە دواتر بێمە سەرەوە باسانە بەڵام سایکۆلۆژیای نووسینەکانت تەژیە لە خۆزگە و ڕۆچوونێکی قوڵی تایە بۆ نیشتیمان بۆ نەتەوە بۆ بیر و باوەڕەکانی شۆڕش تۆ خۆت وەکو پێشمەرگەیە کە دەیت ڕووداوەکانی سەردەمی ڕابردووی خۆتان ئەگێڕیتەوە بەو زمانەی کە پێشتر باسمان کرد و خۆشت لێی دوای بەچی گەیشتی لەوە پێی گەیشتیت عشقەکەی ئێمە بۆ نیشتیمان وەکوتم تا قۆناخی خەباتی نهێنی و ڕوبەڕووبوونەوەی ڕۆژانە لەگەڵ زۆر مستەمی بەعزدا عشقێکی باڵا بوو عشقێک بوو کە ئامادەی دەکردین بۆ هەموو قوربانی دانێک بەڵام کاتێک من بووم بە پێشمەرگە و خەڵکانی تریشکە بوون بە پێشمەرگە بۆ تام بڵین دوای ماوەیەک کە ئەو عشقەی خۆت بۆ نیشتیمان بەراورد دەکرد بەو واقعی کە لە ناو شۆڕشدایە لە ناو خەباتی چەکداریدا دەتبینی هەستم دەکرد کە عشقەکە ئەو عشقە پاکە پڕ لە عاتیفە ڕۆحی و معنەوی وجدانیە نییە کە بەڵکو بۆتە وابەستەیەکی زۆر بۆ ئایدۆلۆژیا و بۆ ڕێبازێکی سیاسی ئەو وابەستەیە زۆرش کە دەگاتە حەدی یا ئەندازەی وەلا وا لێ دەکا کە ئایدۆلۆژیاکەی خۆت حیزبەکەی خۆت ڕابەرەکانی خۆت بخەیتە سەروی هەموو ئایدۆلۆژیا و بیر و باوەڕ و ڕابەرەکانی ترەوە پێ دوا بێنی بەو شێوە بیرکردنەوە لە ئایدۆلۆژیا بەو شێوە شەیدابوون و جیرەدەبوون بە ئایدۆلۆژیا و بە ئاڕستەی سیاسیەوە وا لێ دەکا قوبوڵی بەرامبەرەکانت نەکەی کە قوبوڵی بەرامبەرەکانت نەکرد لە بری ئەو خۆشەویستی کە عاشق لە تۆی دەوێ ڕق بەرهەمدێنی کە ڕقت بەرهەمهێنا ئیتر لات گرنگ نییە بۆ سەرخستنی بەرنمەکەی خۆت بەرامبەرەکانت ئەوەی ڕای جیاوازیان هەیە بەڕێگر بزانی لە بەردەمی خۆتدا و لە ناوبەرنیشان بەڕەوا بزانی لەوێدا ئەم عشقە بەداخەوە کە تەرجەمە دەبێت بۆ واقع دەبێتە ینی ڕوویەکی تر بەخۆیەوە دەبینێت کە ڕووی زەبر و زەنگ و ڕق و تند و تیژیە بەڵام ڕەشبینیەکی زۆریش لە ناو نووسینەکە بە تایبەتی بڵین بە دیوێکی ترا هەیە کە بازە کوشتنەکەی بازە شەڕی براکانەکەی تەنانەت بازە کوشتنی دوو عاشق کە دوو خۆشەویستی یەکتر بوون یعنی دڵێکی ڕق دێت هەموو ڕقی خۆیانی تیا خاڵی ئەکاتەوە و ئەیان کوژێت دوجار بازەوەش ئەەکەی تەنانە ئەوانەشی خائین و دوژمنن تۆ یعنی ئەسەفت بۆ ئەوەیە مەخابن بۆ ئەوە ئەخوازی کە کوژراون نمونەیەکە هێنیتەوە و کاتێک کە کەسێک دێن لە لای بەردەکە تەقەی لێ بکەن ئەو کەسا هێندە یعنی میهرەبانی تیا بێ دەڵێ لێرەنە مەم کوژە هەروەکو قوبادی جەلیزادەش لە پێشێکێکا باسیەکە نەک پارچەی بەردەکە لێت بات و ئازارت بە یعنی ئازارێکی زۆر تۆ هەست پێ ئەکرێت کە لە ناو شۆڕشا هەستت پێ کرد و لە هەمان کاتیشا بەردەوام بووی لە ناو وەکوتمیانی ئەو عشقەی کە لە بەر لە چوونە پێشمەرگایەتی هەیە لە دواییدا بەهۆی بینینی ئەو حاڵەت و ئەو ڕوودا و ئەو بیرکردنەوە ڕەفتارانەی کە لە زۆر لە ڕابەرەکاندا دەیبینی وا لێ دەکا کە بڵێن تێڕوانینت بۆ سەرجەمی پرۆسەی جوڵانەوە سیاسیەکە بگۆڕێ من بۆ خۆم هەر لە با بڵێن لە سروشتمدا دژی کوشتنم دژی کوشت و بڕی و کوشتنی مرۆڤم کەسێک با بڵێن تۆمەتبارە بەوەی کە دژی بەرەکەی تۆیە تەنانەت بەعسی بووە و گرت و تا هێناوتە بۆ دەیکوژی بیگرە زیندانی کە تا دەتەوێ هەوڵدا گۆڕانی ڕیشەیی لە بیرکردنەوەی ئەودا بەرپا بکە ڕەنگە ئەو کاتە کە ئەو گۆڕانە ڕیشەیت لە بیرکردنەوەی ئەودا بەرپا کرد کە دەگەڕێتەوە بۆ ناو ژینگەکەی خۆی بۆ ناو خێزان و کە سوکاری خۆی بتوانێت کاریگەریەکی پۆزەتیڤ ئەرێنی لەسەر کۆمەڵی خەڵک دانێ لە کەسێکی خراپەوە بیکەیتە کەسێکی باش وەکو نمایندەیەکی تۆ لەوێدا کار بکە نەک
کە تۆ کەسەکەت کوشت هەرچی کە سوکاری ئەوە وەکو خێزانە بنەماڵەیە عشیرەتە هەمووی دەبنە دژی تۆ دژی شۆڕشەکەت تۆ بەوەی دوژمن بۆ شۆڕش زیاد دەکەی نەک خۆشەویستی کەسب بکەی بۆ شۆڕشەکەت ینی من لەسەر ئەو بنەمایی کە باوەڕم بەوەیە کە مرۆڤ بڵێن بە بەهاترین سەرمایە بە تاوانی دەزانم کە مرۆڤێ تەنها لە بەر ئەوەی لەگەڵ تۆ جیاواز بیر دەکاتەوە یا ڕێگرە لە بەردەم جێبەجێکردنی خەون و تمحی تۆ بیکوژی ڕێگەی تر هەیە بۆ تەعامل لەگەڵیدا لەگەڵ ئەو دەربڕینەی ئەڵێ ئێمە کاتێک کە باز لە پێشمەرگایەتی ئەکری هەر شەڕ و کوشتارمان نایەتە پێشە و هەواڵ پێمان ئەڵێ کە پەپولە ژنە و زریاندا هەیە خۆ من پێم وایە پەپولەیەکی زۆر لە ناو ئەو جوڵانەوە سیاسێدا هەبووە خەڵکێکی زۆر هەبوون لەوێ کە حەزیان نەکردووە بڵێم تەقە بکەن لە کەسێک کە مستحق نییە تەقەی لێ بکەی ئێمە کە چوینەتە شاخ پێمان وە بە خەباتی سەرەکی ئێمە شەڕکردنە دژی ڕژێمی بەعاس دژی هێزەکانی ئەوان تا ئەو کاتێ ئەو دان بە مافەکانی ئێمە دادەنێ بەڵام کاتێک کە دانی بە مافی ئێمە دانا ئێمە لەگەڵ ئەوش حەقی شەڕمان نامێنێ بەڵام کە بینە سەر ئەوەی شەڕکردن لەگەڵ لایەنەکانی تر لەگەڵ ئەو لایەنانەی ترکە وەکو ئێمە ئیدعای نیشتیمان پەروەری و شۆڕژێڕی دەکەن ئیدعای ئەوە دەکەن کە بەرنامەکەیان بەرنامەی گەیشتنە بە ئەو ئامانجانەی کە میلەتی کورد لە پێناویدا ساڵەهای ساڵە قوربانی داوە یعنی من ئەمە با بڵم بە تاوان دەزانم کە ئەو شەڕانە لە بینی ئێمەدا ڕووی داوە یا ئەگەر ڕوو بداتەوە جاری تر ڕاستە ینی ئەم شەڕانەی کە لە بینی ئێمە ڕوویداوە بەشێکی پەیوەندی بەو کەلتورە شەڕەنجێزیە هەبووە کە لە کۆنەوە بۆ ئێمە ماوەتەوە بەشێکیشی پەیوەندی بە ئەو ڕق و چینە زۆرانەوە هەبووە کە لە بینی ڕابەرەکاندا هەبووە هەر ڕابەرێ بۆ ئەوەی ئیسپاتی وجودی خۆی بکە بۆ ئەوەی بیسەلمێنە کە بەرامبەرەکەی خائینە یا غەڵەتە دەیەها پاساوی فکری و سیاسی و کۆمەڵایەتی و مێژووی هێناوەتەوە بۆ ئەوەی ڕەوایەتی بەو شەڕە بدایی تر ئەم با بڵێم ئەم عشقە پاکەی کە تۆ لە خەباتی مەدەنیدا هەتە یا لە خەباتی ژێرزەمینیدا هەتا کاتێ دێیتە دەرەوە وردە ئەم عشقە کاڵ دەبێتەوە لە جێگەی ئەو قەناعەت دروست دەبێت سەرکردەکان لەوەدا زیرەک بوون کە توانیویانە ئەم عشقی کە لە ئێمەدا نامێنێ بیگۆڕن بە قەناعەت بەوەی کە ئەو هێزەی لەو بەری دۆڵەکە شەڕ دەکات دژی تۆ ئەو هێزەیە ئەگەر تۆ لە ناوینەبەی بە هیچ لە ئامانجە نەتەوایەتەکانت ناگەی لابردنی ئەو هێزە لەسەر ڕێگای خۆت ڕێگا بۆ تۆ ئاسان دەکە بۆی بە ئامانجە نەتەوەیەکان بگەی ئەم قەناعەت دروستکردنە لای پێشمەرگەیە کە پەپولەشە لە دوایی داوای لێ دەکا کە بتوانێت شەڕی براکانی بکە بتوانێت تفەنگ بە کەسێکەوە بنێ کە ڕەنگە زۆر جار لە کاتی تەقەلێکردنیدا وێنەی خۆی لە دەموچاوی ئەو کەسەدا ببینێ کە ئێستا دەیکوژێ بۆیە من پێم وایە ئەو ڕوحی پەپولەیە لای زۆر پێشمەرگە هەیە بەڵام بەشێکی پەیوەندی بە نائاگاییەوە هەیە بەشێکی پەیوەندی بە ناهۆشیاریەوە هەیە بەشێکی پەیوەندی بە نەبوونی ئەزمون و نەناسینی مێژوو عقلیەت و بەرنامەی قیادەکانەوە هەیە بۆیە وا لەو خەڵکە پەپولە ئاسانە دەکا کە قەناعەتێکیان لا دروست بێت کە مانەوەی هێزەکەی خۆیان لە سەروی هەموو ئاعتیبارێکەوەی و لە ناوبردنی هێزەکانی تریش خزمەت بە زووتر گەیشتن بە ئامانجە نەتەوەیەکان دەکا ئێمە یەک لەو نمونانەی کە هەموو جار بڵێن بێئاگاییمانی پێ ئاو دەدرا ئەوە بۆ نمونە شۆڕشی چین یەکێتی نیشتیمانی بەگشتی و کۆمەڵەش بە تایبەتی لە سەرەتاکانیدا زۆر سەرسام بوون بە ئەزمموی چینی سەرسامیەکە تا حەدی ئەوەی کە هەرچێکی ماوتسی تۆنگ یا حزبی شوعی چینی کردوویەتی کارێکی ڕەوا بووە بۆ ئێمە زۆر گرنگە پەیڕەوی ئەو ئەزمونەی ئەوان بکەین و نەکرد پەیڕە و بەڵکو لای خۆمان دووبارەشی بکەینەوە جۆرەکانی ئەوانتان ینی تەنانەت کە تۆ بگەڕێیتەوە بۆ نامیلکەی
یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی لە باسی شیکردنەوەی کۆمەڵگای کوردەواریدا هەر ڕێک شیکردنەوەی کۆمەڵگای چینیە و تەرجەمە کراوە بۆ شیکردنەوەی کۆمەڵگای کوردەواری. اینجا ئەم ئەزمونەی ئەوان چ لە دروستکردنی ڕێکخراوی کۆمەڵە چ لە دروستکردنی یەکێتی نیشتیمانیدا کاریگەری و سەحرێکی زۆری لەسەر ئێمە هەبوو. بۆیە زۆر جار ئێمە بڵێن پارتی دیموکراتی کوردستان کە ماڵی بارزانی ڕابەرایەتیان دەکرد لای ئێمە بە کۆمیتانگی چینی وێنا دەکرا. بۆیە شەڕی حزبی شوعی چینی یا شەڕی ماوچی تۆنگ و هێزە شۆڕژگێڕەکان لە یەک کاتدا دوو شەڕ بوو، شەڕێک بۆ ڕزگارکردنی وڵات لە دەستی ئیمپریالیزم، هەروە شەڕی ڕزگارکردنی چینایەتیش بوو بۆ ڕزگارکردنی لە دەستی چینێکی باڵادەست کە کۆمیتانگ ڕابەرایەتی دەکرد. ئێمە ئەم وێنەیەمان دەگواستەوە بەلای خۆمان لە ڕێگەی بیر و باوەڕی سەرکردەکانەوە بۆ ئەوەی کۆمیتانگ لە پارتیدا ببینینەوە و ڕەوایەتی بە شەڕی پارتی بدەین لەلایەن خۆمانەوە. هەڵبەتە ئەوانیش بە هەموو شێوەیەک ڕەوایەتیان بە شەڕکردنی ئێمە دەدا لەلایەن خۆیانەوە و ئەوەندەی بیریان یا بەرنمەیان دادەنا بۆ لێدانی هێزەکانی پێشمەرگەی یەکێتی بەرنمەیان نەبوو بۆ لێدانی هێزەکانی حکوومەتی عێراقی. بەڵام تۆ باسی سەرکردەکانەکەی زۆر سەرکۆنەی سەرکردەکانەکەی باس لەوە ئەەکەی دەڵی سەرکردە شۆڕژگێڕەکان هەر ئەوەندەی سێبەری خۆیان دیتەوە ئیترە بن بۆ دیکتاتۆرەی کە ڕۆژگارێک بۆ خۆشیان شۆڕش و خەباتیان کردووە لە دژیانایی ئەم ڕەشبینیە بەرامبەر بە سەرکردەکان واکە خەونەکانی شۆرس و پرەنسیپەکانیش لە ناوبەرێت یاخود ڕەشبینی دروست بکە بەرامبەر بە وەدی هاتنی پرەنسیپەکانی شۆڕش. زانی من پێم وایە سەرکردەکان کە دەڵێم سەرکردە بە شێوەیەکی ڕەهانا بەڵام زۆرینەیان و بە تایبەتیش بڕیار بەدەستەکانیان یا بەرنامەدا ڕێژەکانیان هەر لە سەرەتاوە ئەو خەونانیان نەبووە کە ئێمە وەکو پێشمەرگایە وەکو هاوڵاتی هەمان بووە لە ناو شۆڕشدا. خەونی ئەوان زیاتر گەیشتنە دەسەڵات بووە و لە ڕێی گەیشتنیان بە دەسەڵات ئیتر بەرنامە شەخسی و شتەکانی خۆیان جێبەجێ بکەن نەک بە دیهێنانی خەونە نەتەوایەتیەکان کە ئێمە خەونمان پێوە دەدی. ئەمە بۆ خۆی بەڵام تۆ ئەو کاتە ئەو جیاوازیە نابینی چونکە هێشتا هەر یەک دی و ممارسە دەکەن کە دیوی شۆڕژگێڕێتەکەی هێشتا دیوی دەسەڵاتت تیانە نەبینیوە. من پێم وایە لە سەرەتاوە ئەوان وابوون بەڵام ئێمە ماهیەتی ئەوانمان نەناسیوە. یعنی من پێم وایە مەسەلەیەکی کوردی هەیە ئەڵێ گورگ لە پێستی مەڕدایە. من پێم وایە ئەو پێستی مەڕە لە شاخیش هەر هەبووە بەڵام ئەوان پێویستیان بەوە بۆ ئەو پێستە بۆ خۆپاراستنی خۆیان بۆ مانەوەی خۆیان بەو جوانی و بۆ ئەوەی ئەو خەڵکە بە شێوەیەکی خۆبەخش دوایان کەوێ و شەڕیان بۆ بکە ئەو پێستی مەڕا پێویست نەبووە دای ماڵن بەڵام کە دێنە سەر کورسی دەسەڵات پێویستیان بە پێستەکە نامێنێ و دای دەماڵن. پێم وایە ئەمە بۆ خۆی لایەنێکە لایەنێکی تریش پەیوەندی بە گرەی دەرونیەوە هەیە بەڕای من. گرێ دەرونیەکەش لەوەدایە ئەم سەرکردانەی ئێمە ئەوەندە زوڵم و ستەمی داگیرکەرانی کوردستانیان بینیەوە بە تایبەتی زوڵم و ستەمی بەعەس بۆیە ئەمە لایەن بۆتە گرێکی دەرونی لەوەشدا گرێ دەرونیەکە قوڵتر بۆتەوە کە سەرسام بوون بە قووەت و بە دەسەڵاتی ئەوان بە ڕەفتاری ئەوان بە شێوازی حکومڕانی ئەوان بۆیە کە دێنە سەر حکم ئەم گرێ دەرونیان وا دەکا کە دەوری ئەوان دووبارە بکەنەوە بەسەر کۆمەڵگاکەی خۆیاندا. هەر بۆیش دەبینم ینی هەر ئەم سەرسامبوونەی ئەوانە دەبینی کە لە کاتێکدا کە دیدارێک دروست بۆ لە بینیان ئیتر لە کاتی مفاوەزات یا شتێکی ترە سەرکردە کوردەکان ئەوەندە بە پەرۆشن بۆ باوەشکردن و کڕوسانەوەی ئەملا و ئەولای سەدام و پیاوەکانی سەدام ینی وا دەزانی کە هەرچی ڕق و چینە هەبووە قەت لە بینیاندا نەبووە. ینی ئەم پیشاندانی خۆشەویستیە زۆرە ئەم هەڵپەی هەوڵدان بۆ ئەوەی چێ نزیکتر لە سەدام ڕسمەکەی بگرێ و بوەسی لە کاتی ڕسمگرتندا هەموو نیشانەی ئەوەن کە ئەمانە سەرسام بوون بە کەسایەتی داگیرکەرەکانیان بە کەسایەتی دیکتاتۆرەکان. بۆیە
ئەمەی کردووە بەگری دەرونی لایەن و کاتێ دێنە سەر حکوم دەوری ئەوان دووبارە دەکەنەوە بەداخەوە. بەڵام ئێمە ئەکید لە شاخ ئەمەمان نەدەبینی، ئەمە ئەو خەونانەی هەمان بوون بەداخەوە زۆربەی ئەو خەونانە لە ئەنجامدا وەکو وەهم دەرچوون. ناڵێم هەموو خەونەکانمان نهاتنەدی، بەشێ لە خەونەکانمان هاتوونەدی، بەڵام هەندێکیان ئێستاش نهاتوونەدی و نازام لە ئایندەدا کەی دێنەدی. بەڵێ سوپاس بۆ کاک هەڤاڵ کوێستانی. من کۆتایی بە بەشی یەکەمی بەرنمەکەم دێنم کە قسەمان لەسەر شۆڕش و ئینتیما بۆ شۆڕش و شێوازی نووسینی ئەو ڕووداوانەوە گێڕانەوەیان بۆنەوەی ئێستا کرا. هەوڵ دەدەین لە بەشی دووەمدا قسە لەسەر ئەنجامەکەی بکەین و لەسەر خەونەکان بکەین و لە نێوان دروشم یا بڵین لە نێوان تیۆر و پراکتیکدا تا چەند سەرکردە و شۆڕژگەرەکان توانیان ئەم قۆناغی شاخ بگوازنەوە بۆ شارەکان. دووبارە سوپاس دەکەم کە لەم بەشەی بەرنامەکەمانە ئامادە بۆ بەڕێستان. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەی جێپەنجە تا بە یەک گەیشتنەوەیکی تر لە بەشی دووەمدا بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم. کاتێکی خۆش بۆ هەموولان.